لەگەڵ ئەوەی بیری هاوڕەگەزبازی و پشتیوانی لە هاوڕەگەزبازان لە خۆراوەوە سەری هەڵدا و چەندین ڕێکخراو بۆ پشتیوانیکردن لە هاوڕەگەزبازان لە جیهاندا بڵاو کرانەوە و لەسەر زاری بەرپرسانی پلەباڵای وڵاتانی خۆراوە و تەنانەت ڕابەرانی ئاینی مەسیحیەوە پشتیوانی و هاوسۆزی بۆ ئەو کەسانە دەربڕاو یاساکان بوونە پاڵپشتیان. دوجار لەسەر زاری بەرپرسی یەکێک لە وڵاتە زلهێزەکانی خۆراوەوە هاوڕەگەزبازی و ڕەگەزگۆڕین خرایە ژێر پرسیار و بنەماکانی هەڵوەشێنرانەوە. لەو بارەیەوە ڕیشی سوناک سەرۆکوەزیرانی بەریتانیا دژی هاوڕەگەزبازی و ڕەگەزگۆڕین دانی بەوەدا نا کە ژن ژنە و پیاویش پیاوە. ڕیشی سوناک سەرۆکوەزیرانی بەریتانیا هێرشی توندی کردە سەر دیاردەی ڕەگەزگۆڕین و وتی نابێت خەڵک وا تێبگەیەندرێت کە دەتوانێت بۆ هەر ڕەگەزێک بگۆڕێت کە خۆیان بیانەوێت. ڕیشی سوناک لە درێژەی وتەکانیشیدا لە میانی کۆتایی کۆنگرەی پارتی پارێزگاران جەختی لەوە کردەوە کە ژن ژنە و پیاویش پیاوە. ئەوەش تێڕوانینە دروستەکەیە. وتیشی نابێت دایک و باوکان بترسن لەوەی کە چی فێری منداڵەکانیان دەکەن لەبارەی ڕەگەزی مرۆڤەوە و تووشی مشتومڕ نەبن. ئەم وتانەی سوناک لە ناوخۆی وڵاتەکەیدا کاردانەوەی بەدوای خۆی داهێنا و میدیاکانی بەریتانیا بڵاویان کردەوە کە لە بنکەکانی پۆلیس سکاڵا لەسەر ناوبراو تۆمار کراوە و لە ئێستادا پۆلیس لێکۆڵینەوەکانی لەو بارەیەوە دەست پێ کردووە. پێشتر و لە مانگی نیسانی ڕابردووشدا سوناک ڕایگەیاندبوو بڕیاری داوە ڕەشنووسێک لەسەر تەمەنی یاسای پاڵپشتی لە مافەکانی ژنان لە کاتی لەدایکبوونەوە دەربکات. ئەمەش دیسان ناڕەزایی پشتیوانیکەرانی هاوڕەگەزخوازان و ڕەگەزگۆڕەکانی بەدوای خۆی داهێنا. ئەم مشتومڕانە لە دوای داوایەکی کیمی بادنوش وەزیری یەکسانی بەریتانیاوە هات کە مانگی شوباتی ئەم ساڵ داوای لە دەستەی مافی مرۆڤی پەرلەمانی بەریتانیا کردهبوو کە ڕێخستنەوە بۆ دەستەواژەی ڕەگەز بکرێت بە جۆرێک ڕەگەزی کەسەکە لە کاتی لەدایکبوونیەوە دیاری بکات. ئەمەش دوای ئەوەی لەژێر ڕۆژنایی یاساکانی ئەو وڵاتەدا بەشێک لەو کەسانەی کە ڕەگەزی خۆیان گۆڕیوە لە شوێنەکانی تایبەت بە ژناندا بەکارهێنراون. هاوکات لیژنەی یەکسانی و مافی مرۆڤی بەریتانیا ڕایانگەیاند پێویستە پێداچوونەوە بە دەستەواژەکەدا بکرێت بەو شێوەیەی کە وەزیری یەکسانی داوای کردووە. ئەمەش لە پێناو ئەوەی ڕوونی بکاتەوە کە کەسانی ڕەگەزگۆڕاو لە شوێنە تایبەتەکانی ژنان بە دوور بگیرێت. Out of the debate. A lot of the demonization is happening out there on social media. We have a responsibility to make sure that all trans people have that dignity and are looked after.